هەماهەنگی هەیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئێمە پار 28 حەزەکەم ئەو مۆعیدانەتان بە دەقیقی لەلابێ پار 28 ئێمە داتای پۆلی دوانزەمان پێشکەشی وەزارەتی خوێندنی باڵا کرد ئەم ساڵ پێش ناوەڕاستی مانجینۆ هەموو داتای دەرچوانی خولی یەکەم و خولی دووەم پێشکەشی وەزارەتی خوێندنی باڵاکەین بەڕێزان زۆر جاریش لێرە و لەوێ گلەیی یەکرێت لاوەی کە پۆلی دوانزە لۆدێکی نەفسی دروستەکە بەڵێ ئەمە هەمانجیمان هەیە بەڵام بەڕێزان ئەم بابەتە پەیوەندیدار نییە بە وەزارەتی پەروەردەوە هەندێک جار میدیا تەرویج بۆەوەکە کە تاقیکردنەوەکانی پۆلی دوانزە یان ئەم سیستمەی لە وەزارەتی پەروەردە هەیە گرفتی بۆ قوتابی دروست کردووە لە ڕاستیە دۆخەکە تەواو پێچەوان هەیە چونکە ئەوە وابەستە ئێمە وابەستە نیم بۆی کە قوتابیەک لە لای ئێمە دەرئەچێ دەچێت لە زانکۆیەک لە ئەڵمانیا خوێنە لە کوردستانە خوێن ئێمە نمرە بڕواناوی پێدەین نمرەکانی ئەدەینێ پێویستە زانکۆکان پێوەری دیاریکراوی خۆیانیان هەبێت بۆ وەرگرتنی قوتابی پێویستە ئەوان خۆیان بگۆڕن بۆ وەرگرتنی قوتابی نەک وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە تاقیکردنەوەکە خۆ ئێمە لە پۆلی نۆ تاقیکردنەوەیکی نیشتیمانیمان هەیە ئەم تاقیکردنەوەانە بۆ خۆمان ئەنجام بدەین بۆ ئەوەی بزانین کوالەتی پەروەردە و فێربوون لە ڕووی پرۆسەی وەرگرتنی زانیارەوە لە لای قوتابی ئێمە هەڵسەنگاندنی بۆ بکەین لە چه ئاسیەکە و بابەتەکان شی بکەینەوە بابەت بە بابەت ئاسی قوتابیەکانمان پارێزگا بە پارێزگا و لەسەر ئاسی کوردستان بزانین لە بیکاری خراپین لە زانست خراپین لە چ بابەتێک خراپین یان لە چ بابەتێک باشین خۆ ئێمە پۆلی نۆ تاقیکردنەوەی نیشتیمانی بۆکەین ناچم بۆ زانکۆ بۆی بە پۆلی دوانزەش ئەنجام بدەین بەڕاستی ئەوەی کام گرفتەی دروست کردووە پێویستە لەسەر زانکۆکان کە ئێمە چەندین جاری دیکەژە قسەیەمان کردووە نابێ پێوەری وەحید تەنها وەرگرتنی قوتابی بێ لەسەر بڕوانامەکەی لە پۆلی دوانزەی ئامادەی یان لەسەر نمرەکەی لە پۆلی دوانزەی ئامادەی با پێوەرێکی ڕئیسی بێ بەس با وەحید نەبێ ئەبێ شتی دیکە هەبێ من بۆ خۆم زۆر جا گلەیم لەوە کردووە ناکرێ من 65 بێنم تۆ بە من بڵێ بڕۆ لە زراعە بخوێنە ئەگەر من حەزی زراعەم نەبوو وەیە پێویستە ئەو سیستەما ئێمە من چەندین جار داواکاریم کردو گۆڕانکاری تیا بکرێ و لە وەزارەتی خوێندنی باڵاش پرۆژە هەیە ئینشاءالله بۆ بابەتە بەڵام ئەمە پەیوەندی بە وەزارەتی پەروەردە نییە تکاکەم بۆیە زۆر جار هەڵا لێکدانەوە کرێ بارگرانی بۆ یان زۆر جار خەڵک بە ناوی شارەزای پەروەردە قساکە بەڵام هێشتا لە بابەتەکە بە تەواوەتی لە لای ڕوون نەبووتەوە کە ئەم بابەتە عایدی وەزارەتی پەروەردە نییە تۆ دەرەجەی پۆلی نۆ لە لای ئێمە ئابەیت تاقیکردنەوەی نیشتیمانیە پۆلی دوانزەش تاقیکردنەوەیکی نیشتیمانیە وەزاریە لە سەرتاسەری کوردستان یەک پرسیارە و یەک تاقیکردنەوە یەک کات ئەتوانێت دەون بەو نمرەی ئێمە بڕێ بۆ زانکۆیەک لە ئەڵمانیا بخوێنی بە زانکۆکەی ئەڵمانیا لەواچێ لەسەرەوە ساسە وەرد نەگرێنەوە تونەوە بێ لە کۆلێژی پزیشکی بێ لەواچێ پێوەری دیکەی هەبێ بە تەنها دەرەجەکەت اعتیبار نەکا بۆ ئەوەی کە ئیتر ئەم دەرەجەی تۆ بێ بچێتە کۆلێژی پزیشکی لە ئەڵمانیا نەخێر لەواچێ تێستی دیکە بکە لەواچێ پێوەری دیکەی هەبێ بۆیە ئێمە داواکارین لەم بابەتە پێداچوونەوە بکرێت و ئێمە وەکو وەزارەتی پەروەردەم لۆ دەمان بۆ هیچ قوتابیەک و بۆ هیچ خانەوادەیەک دروست نەکردووە ڕاستە داواکارین لە قۆناغی یەکەم با نمرەی پۆلی دوانزە بکرێتە پێوەرێکی ڕئیسی بەڵام با وەحید نەبێ با تەنها پێوەر نەبێ حەز و ئارەزوو خواست و کارامەیی قوتابی پێویستە ڕەچاو بکرێت بۆیە ئێمە ئامادەسازی هەموو هاوکاریەکمان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا هەیە و بۆ بابەتەش ئێمە قسەمان کردو وە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاش پێم وایە ئەم قەنەعاتە جۆرێک ئێستا دروست بووە کە پێویستە ئەوان سیستمی وەرگرتنی خۆیان لە زانکۆکان بگۆڕن چونکە خۆبەستنەوە بە تەنها بە نمرەی پۆلی دوانزە بە تەنها بە کەلیمەی بە تەنها وازح بێ خۆبەستنەوە بە کەلیمەی بە تەنهای پۆلی دوانزە تۆ بەس تەنها دەرەجەی دوانزە بێنە اینجا من تەوزیعتەکەم بەسەر زانکۆکانە سیستمێکی دروست نییە سیستمێکە پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستی بە چاکسازی هەیە با پۆلی دوانزە پێوەرێک بێ لە پێوەرەکان هەم ئەبێ زانکۆ شێوازی دیکە بگرنە بەر بۆ وەرگرتنی قوتابی لە زانکۆکانی خۆیان بەڵام ئێمە هەموو داتای خۆمان ئینشاڵڵا لە ناوەڕاستی مانجینۆ پێش ناوەڕاستی مانجینۆ ئەگەر هەڵە نەبم پێش ناوەڕاستی مانجینۆ داتای دەوری یەکەم و دووەمە دەینە وەزارەتی
خوێندنی باڵا پار 28 داتامان داوە لەبەرەوەی ئیمتیحانەکانمان زوو تەواو بوو ئەم ساڵ بەهۆی ئەو دۆخە کە نەمانویست دوو ئیمتیحان بکرێ ئاگادار بوون ئەم ساڵ داتاکانمان وا داوە کە تاقیکردنەوەکان کەمێک تەخیر بوون بۆیە لە پێش ناوەڕاستی مانجینۆ ئێمە داتای خۆمان دەدەین بە وەزارەتی خوێندنی باڵا نۆژەنکردنەوەکانمان لە وەزارەتی دارایین نۆژەنکردنەوەیکی زۆرمان ئامادەسازی کردووە لە ئەوەی کە دەرخستەمان کردو ڕێکارە کارجێڕەکانمان تەواو کردووە لە هەموو پارێزگاکان و کارەکانیمان تەواو کردووە لە لای خۆشمان بە سیستمی ئەلکترۆنی هەموویمان ناردۆ بۆ وەزارەتی دارایی چاوەڕێیەکەین ڕەزامەندی بێتەوە بۆ ئەوەی کە بتوانین دەستکەین بە نۆژەنکردنەوەی قوتابخانە بەڵام لەگە دەستگای خێرخوازی بارزانانی هەفتەی پێشوو ئێمە یادداشتێکی لە تێگەشتنمان واژۆ کرد بۆ نۆژەنکردنەوەی 50 قوتابخانە و هەروەها 10 قوتابخانە ژەکرێ بە وزەی خۆر کە بە گوژمەی زیاتر لە ملیارێک و 211 یان 19 ملیۆن دیناری عراقی بۆ گەر هەڵە نەبم و 10 قوتابخانە شەکەنە وزەی خۆر و ئێمە لە چەند پارێزگایەکیش کارەکان لە پرۆژەکان بەردەوامە چ ئەوانەی حکوومەت پاڵپشتیەکە و داواشم کردووە لە هەموو پارێزگارە بەڕێزەکان کە پاڵپشتی بکەن بە تایبەتیش لە پارێزگای سلێمانی داوام لە بەڕێز پارێزگاری سلێمانی کردووە کە چەند پرۆژەیەکی تەواو نەکراو هەیە کە لەگە بانقی گشتی لە سلێمانی دابنیشتن مەقاولەکان ڕەزامەندن ئارەزوو دەکەن بێنە پێشەوە مانگانە بڕەپارەیەکیان بدرێتەوە پرۆژانە تەواو بکرێن ئەمانە لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان ئێمە نەتوانین پاڵپشتیامین بۆیە پێویستە پاڵپشتیامین لێرەشەوە داوا لە ئەمیانەکەم کە پاڵپشتی پرۆژە پەروەردەیەکان بن و چەندین قوتابخانەشمان لە ئێستا حالیان ئەتوانم بڵم ئامادەن بۆ ئەوەی کە بۆ ساڵی نوێی خوێندن بۆ قوتابیان و بۆ مامۆسایان بکرێنەوە ڕۆشنبیری قوتابخانەکەی ئێستا جەنابەت بڕۆ سەیری بکە دە ڕۆژیکە تەسلیمەکری جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی پارەی بۆ تەرخان کردووە و فەرمانی کردووە ئەو گەڕەکانەی کە با بڵێن پاڵپشتی داراییان پێویستە زیاتر پاڵپشتی خزمەت گوزاریان پێویستە کوێیکەت پێویستە پێ بڵم زاگرۆس بە هەمان شێوە گەڕەکی زاگرۆس جەنابی سەرۆکی حکوومەت فەرمانی کردووە قوتابخانەکەی حازرە ئەسا ئەتوانم بڵێم 100% قوتابخانەکە ئامادەیە بەس چێکی ئێمەی ماوەتەوە وەری بگرین لە ڕۆشنبیری کە چەند ساڵە قوتابخانەی لێ دوورە قوتابخانەمان بۆ ئامادە کردوون مانجینۆ هەموو قوتابیەک لە قوتابخانەی تازا خوێنێ لە بەحرکە قوتابخانە ئامادەیە قوتابی لە قوتابخانەی تازا خوێنێ گەڕەکی ژینی دارەت و کە بەشێک لە خاوەن پێداویستەکانی تایبەتی لێبوو بە گوژمەی 2 ملیار و 400 ملیۆن دینار جوانترین باڵەخانەی پەروەردەیی قوتابخانەمان بۆ دروست کردوون چاومان لەسەر ئەو گەڕەکانن کە بە و مسەڵەحی جەنابە دێڵی گەڕەکی هەژار نشینن و ئەوە لە بەرنامەمانە و لە بەرنامەشمانە هەیە بە تایبەتی بۆ دامی و گەڕەکە هەژار نشینان جەنابی سەرۆکی حکوومەت بەردی بناغی چەندین قوتابخانە بەیەکەوە دانێ بەڵام شوێنێک کە پێویستی بە خزمەت هەبێ بە دڵنیایی ئێمە لە پلانی خۆمان لەنامان هەیە و درێغیان لێ ناکەین ئەو لەوێتەکانمان بۆ خۆمان دیاری کردووە کە لە کوێوە دەست پێەکەین بۆیە دڵنیاتانەکە مەگەر لە ماوەی ڕابردوو سیر بکەن مەسەن لە خەبات لە قەزای خەبات قوتابخانەمان کردوێتەوە لە بەحرکە قوتابخانەمان ئامادەیە و قوتابخانێکەمان نۆژەنەک حازرەکرێ بۆ ساڵی ئایندا لە گەڕەکی زاگرۆس لە فەرمانبەران لە گەڕەکی ڕۆشنبیری لەو شوێنانەی کە پێویستن ئێمە خەریکی دروستکردنی قوتابخانەین لە سیمی خاتوناوە لە هەموو شوێنانەی دیکەی هەولێر بەتەمای بەردی بناغەدا بنین بۆ بەستۆرە بۆ مەلاوەمەر بۆ کۆڕێ بۆ شەقڵاوە بۆ منتیقەی لای کاوانیانوانە بۆ هەموو شوێنانە پلانمان داناوە کە لە ئایندەیەکی نزیکی ئینشاءڵڵا بەردی بناغی قوتابخانە دابن. ابرو ام به خوشحالین کلبرینه داد جناب وزیر را گیاندن حلمتی سال 2023-25 بو حلمت کمپینا گرانه بو خواندن برای زن هر دسپیکا کابینانه یا حکومت حریم کردستان وزارت پرورده دیفرانس برده برای جناب وزیر دکتر آلان حمد سعید اف حلمت دسپیکرد و چند سال بردوامه بلام سال بار جوازی که گلک هبود بو نمونه من پلتفرم که درست کرد بو کردن زانیاریا
تایبەت سەر قوتابی خێزانت قوتابی و هەروەسا سەر هەوکارت یان ئەو بربەستت بەر ڕێگا قوتابیە کە هاتینە دابڕانش خواندنێ یان قوتابخانە جێهێشتینە. ئەف هەڵمەتە هاتە ئەنجامدان سەرانسەری هەرێما کوردستانê û her wesa rêmekarê perwerdeyî gel stafê Rexrawa UNICEF û li bêrê bînim fere ku ez spasiya Rexrawa UNICEF bikim bû vê hewkarî û hemahengiyê gel wezareta perwerdê û her wesa ew rexrawê ku beşdar bînin vê kempînê. Berhêzan, ev kempîne ne teniya cêwazî hebîş kempînê parsal, bes her wesa me dîvçûnekê tewav bû qutabiya me kir, ka me seyr kir ke çend qutabî berdewam ser xwendinê bû zanîn ev sala me 15,000 qutabî serkeftî gerandin xwandinê, bes dîvçûna me kirî ku tinê 12,300 qutabî berdewam bên ser xwandinê û xwendinê kotayî peyînadin bi serkeftî. Berêzan, ev helmete helmetekî gelek giring e û bû vê hewkarê em dewet kîn Cenabê Wezîr ke amadeyê li vêrê بۆ ئەف ساڵە هەڵمەتا گەڕاندن بۆ خوێندنê نەتنێ بدن بۆ قوتابی ئەوێت veqet یانیش قوتابخانê bizivrin بۆ قوتابخانê belku ku ew berbesît qutab hatîn ber rêka qutabiya ev sala planê taybet bêne danan gel layinê peywendîdar bû çareserkirdinê. Iltimahîka qesa xwe ez dewaş berêz Dr. Ala Mihemed Saîd dikim Wezîrê Perwerdê Supasiya فرمود ویره بو راگەیاندنا هەڵمەتانی و هەروەسا بۆ پشکشکردنەوە تارێ. برای جنابی وەزیر بفەرمو. ئەمڕۆ وەزارەتی پەروەردە بە هاوبەشی لەگەڵ هاوبەشەکانیە پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن ڕاگەیەنێ کە ڕاگەیاندنی ئەمڕۆ ڕاگەیاندنی دەرەنجامەکانە کە بۆ ماوەی چەند ساڵێکە تیمەکانی هەردوو لامان بە هاوبەشی پێکەوە کاریان کردو. ئەم ساڵ بە هاوبەشی سەرەکی لەگەڵ ڕێکخراوی یونیسێف بە سوپاسەوە و هەروەها ڕێکخراوەکانی NRC ئینتەرسۆس کۆپی ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان و هەموو پاو و ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە هەماهەنگی وەزارەتی پەروەردە بوون پرۆسەی گەڕانەوە بۆ خوێندنیان ئەنجامداوە لە سەرانسەری هەرێمی کوردستان. 12,334 منداڵ گەڕاوەتەوە بە خوێندن و ساڵی خوێندنی تەواو کردووە. ئەوەی کە گرنگە ئەم پرۆسەیە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە چڕی دەستی پێکردووە و بە شێوەیەکی مەیدانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و هەروەها ڕێکخراوە ناوخۆیەکانیش هاوکارێکی جددی وەزارەتی پەروەردەن لە درێژایی 4 ساڵ و نیوی ڕابردووی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆی گشتی ئەو منداڵانەی کە توانیوانە بیان گەڕێنەوە بۆ خوێندن 26,386 منداڵ بووە کە تا ئێستا گەڕێنراونەتەوە بۆ ناو ناوەندەکانی خوێندن. دیارە ڕێژەی دابڕان لە هەرێمی کوردستان بە بەراورد بە پارێزگاکانی دیکە عێراق ڕێژەیەکی کەمە. هۆکارەکانی دابڕان لە خوێندن هۆکارگەلێکی زۆرن. بەشێک لەو چارتانەی کە لەسەر شاشایان بینن ئەوانە هۆکارن لەوانەی کە وایان کردو منداڵانی ئێمە لە خوێندن داببڕن. بۆیە تەنها یەک هۆکاری دیاریکراو نییە. ڕەنگە زۆریش ئەگەر بەبێ هیچ لێکدانەوەیەک بەبێ هیچ داتایەکی دروست و هیچ ئامارێکی فەرمی هەمووی تەنها بیر و بۆچوونی لەسەرەوە بێت کە هۆکاری ئابووری تەنها هۆکارە. بەڵام نەخێر داتاکان شتی دیکە دەسەلمێنن کە جۆرا و جۆرم 15 تا 16 هۆکار دیاری کراوە و ئەم داتایانە هەمووی بە دیجیتالی کراوە لە وێبسایتێک یان لە پلاتفۆرمێک بە ناوی backtolearning.com. ئەم پلاتفۆرمە تەواوی زانیاریەکانی تایە کە لە چ پەروەردەی قەزایەک ئەو منداڵانە گەڕێنراونەتەوە بۆ گروپەکانی بە ئامانجکراو لە ناو ئەو پلاتفۆرمە بوونی هەیە. بۆیە ئەمە کارێکی گرنگە و ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە کە هاوبەشی ڕێکخراوەکانە بە تایبەتیش ڕێکخراوی یونیسێف کە ئێمە سپاسیانەکەین. ڕێکخراوی یونیسێف هاوبەشێکی جددی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پرۆژە استراتیجیەکان. ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە پرۆژەی استراتیجی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕەنگە لە ساڵانی زۆر پێشووتر بابەتی دابڕان هەبوو بێ بەڵام دراسی زانستی نەکرابێ.
بابەتی ئەوەی کە منداڵ یان قوتابخانە بەجێ هێڵێ ناگەڕێتەوە بۆ خوێندن بابەتێک بوو بێ هەموو ناوەندە پەروەردەیەکان هەستیان پێکردوێ بەڵام هەنگاوی پێویست و گونجاو بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە ئێمە لە کابینەی نوێیەم گرتوانەتە بەر لە سەرەتای دەست بەکاربوون بڕیاردرا کە ئەم هەماهەنگیە دروست بکرێ ڕێکخراوی یونیسێف و هەروەها دەستگای خێرخوازی بارزانی و ڕێکخراوەکانی NRC پاو ئینتەرسۆرس و کۆپی و ئەوانەی کە بەشێکی زۆریان لە کلاسەری ئێجوکیشن لە عێراق کارەکەن و لە هەمان کاتیشدا منداڵ پارێزی کوردستان هەموو ئەوانە بەیەکەوە توانیمانە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو هەڵمەتێکی مەیدانی چڕوپڕکەین ئەم جارە بۆ ساڵی خوێندن ورتر باشتر و سوودوەرگرتنێکی زیاتر لە ئەزموونەکانی ڕابردووی پێوە دیار بوو بەوەی کە سەردانە مەیدانیەکان پاڵپشت بوون بۆی کە ڕێنمایی کاری پەروەردەیی لەناو پرۆسەکە بێت و هەروەها کاتێکی زیاتریش زمینەیەکی زیاتر و پانتایەکی زیاتریش ڕەخسا بۆەوەی کە زیاتر لەگەڵ بەخێوکاری قوتابی یان دایک و باوکی قوتابیان قسەیەکی زیاتر بکرێت کە دابڕاون لە پرۆسەی خوێندن بۆیە ئەوەی ئەمڕۆ ڕایەگەیەنین تەنها ئاماری ئەم ساڵی خوێندنی 2023-2024 کە پرۆسەی گەڕانەوەی بۆ خوێندن کە 12334 منداڵ کە لە ناو ناوەندەکانی خوێندن دابڕابوون گەڕێونراوەتەوە بۆ پرۆسەکە و ئەوەی کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش گەڕاندومانەوە بۆ خوێندن تا ئێستا 26384 منداڵ تا ئێستا گەڕاوەتەوە بۆ خوێندن کە ئەم ژمارەیەکی زۆرە بۆیە کە پلان هەبوو استراتیژ هەبوو وردبینی هەبوو هەنگاوی دروست بە ئیرادەیەکەوە نێررا کە توانیمان ئەم کارە ئەنجام بدەین ئەم کارە کارێکی گرنگ بوو لێ نەگەڕین کە تەنها کەرتی پەروەردە پەروەردکاران مامۆستایان بڕیار بەردەستانی پەروەردەیی تەنها سەیری دابڕانکەن ببنە تەماشاکار کە پرۆسەی دابڕان لە ناو ناوەندەکانی خوێندن هەیە بەڵام دیراسەیەکی زانستی ئەم دابڕانە نەکرێت بەڵام هەنگاوی جددی و عملی پێویست نەنرێ بۆ گەڕانەوەی ئەوانەی کە لە خوێندن دابڕاون تەبیعی ئەوانەی کە لە خوێندن دابڕاون لەم کابینەیەدا نەبڕاون بەشی هەرە زۆریان هیچ ساڵانی زۆر پێشتریشن چونکە ئەگەر دیقەت بدەین ئەوەندە تەمەنیان بەسەر چووە ژمارەیەکی زۆر لەوانە گەڕێنراونەتەوە بۆ خوێندنی ئاسایی واتە خوێندنی ئاسایی شمولی نەکردوون کەمە بەسمان زیاتر خوێندنی خێرایە بەهۆی ئەوەی کە تەجاوزی تەمەنیان کراوە لەوەی کە تەمەنیان گونجاو نەبووە بۆ ئەوەی کە تێکەڵی قوتابی ئاسایی ببنەوە لە قوتابخانەکان بەڵکو بەهۆی کە چەند ساڵانی ڕابردوو دابڕاون لە خوێندن ئێمە خوێندنێکمان هەیە کە پێوترێ خوێندنی خێرا کە بە یاسا و بە ڕێنمایی تەنزیم کراوە بۆیە دەمەوێت جەختکەمەوە سەرەوەی کە بەبایەخەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەیری هاوڵاتیەکانیەکە بەبایەخەوە سەیری منداڵانی ئەم وڵاتەکە بەبایەخەوە سەیری کەرتی پەروەردەکە ئەگەر لە ڕابردوو دابڕان لە ناوەندەکانی خوێندن هەبوو بێ بڕیار بەدەستانی پەروەردە یان کاربەدەستانی پەروەردە ئێستا هەنگاوی جددیان ناوە بۆ ئەوەی کە تەماشاکار نەبن لە دابڕانەکان لێ بکۆڵنەوە کار لەسەر بەرنامەکان بکەن ئەم چارتانەی کە لە بەردەمن گەواهیدەری ئەوەن کە ئەمە ئامارێکی دروستی زانستی و پێویستی بە شیکاریەکی قوڵ هەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین چارەسەری ئەم بابەتە بکەین ڕێژەی دابڕان لە ناو ناوەندەکانی خوێندن و هەمووتان ئەزانن لە بەشێکی زۆر لە وڵاتان ئەم حاڵەتە بوونی هەیە لە هەرێمی کوردستان بە جۆرەی یاسا خوێندن ئیلزامیە و بە جۆرەی دەستوری عێراقیش خوێندن ئیلزامیە لە قۆناغی سەرەتایی لە هەرێمی کوردستانیش لە قۆناغی بنەڕەتی خوێندن ئیلزامیە بۆیە ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگاوەیە کە ئێمە تەنها گرفتێک نەبینین بەڵکو هەنگاو بۆ ئەوە بنین کە چارەسەری گرفتەکان بکەین دووبارە سوپاسیشی بێپایان بۆ هەموو بەڕێزانەی کە هاوکار و پاڵپشتی وەزارەتی پەروەردە بوون لەو پرۆسەیە هەرچەندە ساڵێکی خوێندنە ئاساییمان هەبوو لە هەندێک ناوچەی کوردستان بەڵام لەگەڵەوەشدا پرۆسەکە بە باشی بەڕێوە چووە و سوپاسیشی تایبەتی بەڕێز مامۆستا شیلان بەڕێوەبەری گشتی پلاندانانی پەروەردەیی و ستاف و تیمەکە یەکەم لە وەزارەتی پەروەردە کە زۆر بە زانستیانە و زۆر بە وردی و بەدڵسۆزانە هەنگاویان ناوە بۆ ئەوەی لە کابینەی نوێیەم بتوانن هەنگاوی زانستی دروست و عملی بگرنەبەر بۆ گەڕانەوەی منداڵان یەم وڵاتە بە خوێندن و زۆر سپاس و بەخێر بن.
جێگای سەرنج و جێگەی تێبینیە ئەوەیە کە وەکو بەڕێز مامۆستا شیلان بەڕێوەبەری گشتی پلاندانان ئاماژەی پێکرد کە ڕێژەی دابڕانی کوڕ بەراورد بە ڕێژەی دابڕانی کچ لە حکوومەتی هەرێمی کوردستانیان بڵێن لە هەرێمی کوردستان بەگشتی بە سەرجەم پەروەردەکانەوە ئەوەی تێبینی کراوە کە بە شێوازێکی گشتی ڕێژەی دابڕانی کوڕ زیاترە تا دابڕانی کچ بەڵام کە ئەچینە وردەکاریەوە لە سنتەری شارەکان دەبینین هۆکاری جیاواز هەیە نەک تەنها هۆکاری دارایی بەڵکو هۆکاری جیاواز و ئاکات کە منداڵ لە خوێندن داببڕێت. جیاواز لە ساڵانی پێشوو ئەم ساڵ ئیش لەسەر ئەوە ئەەکەین کە ئەم کێشانە بۆی ڕوون بێلای بەڕێستان تەنها لەسەر ئاسی وەزارەتی پەروەردە نیە. زۆر هۆکار هەن کە لە دەرەوەی سنووری وەزارەتی پەروەردە وای کردووە منداڵ لە خوێندن داببڕێت. بۆ نمونە هۆکاری کێشەی تەندروستی هەیە بۆی ئەو کێشانە ئەبێ ئیحالە بکرێت بۆ وەزارەتی تەندروستی بۆ ئیشی لەسەر بکرێت. هۆکار هەیە پێویستی بە هەماهەنگی هەیە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. هۆکار هەیە پێویستی بە هەماهەنگی هەیە لەگەڵ لایەنی پەیوەندیدار چه وەزارەتی ناوخۆ بێت چه وەزارەتەکانی تر بێت بۆ ئیشی لەسەر بکرێت. ئەوەی کە جێی تێبینی و سەرنجە کە لە داتاکە کە ئەو تیمانەی کە دەستنیشان کرابوون تیمەکان لە 100% تیمی پەروەردەکان بوون کە سەردانی شوێنەکانیان کرد بەشێک لە خێزانەکان بە هۆکاری جیاواز ئامادە نەبوون مناڵەکان بگەڕێنەوە بەرخوێندە بەڵام خۆشبەختانە ئەو تیمانە بە شێوازێک ڕاهێنرابوون کە ئیش لەسەر لایەنی دەرونیش بکەن نەک تەنها تیمێک بێت بۆ کۆکردنەوەی داتا. ئەم کەمپینە لەسەر سێ ئاستی شەکات دەستنیشانکردن گەڕاندنەوە بە دوواداچوون بۆیە بەردەوامە بین لە بەدواداچوون بۆ ئەو 22,000 کە لە داتاکانە هەیە بە پێی پەروەردەکان بە پێی خەزاکان بە پێی شارەکان بۆ ئەوەی ئیش لەسەرەوە بکرێت بگەڕێتەوە. ئەو حاڵەتانی بە ئاسانی دەگەڕێتەوە حاڵەتانی پێویستی بە دواداچوون هەیە بە دواداچوونی بۆ بکرێت. من لێرە ئەمەوەیە بۆ ئەوەی درێژە بە وەرکشۆپەکە بدەین و درێژە بە کەمپینەکە بڵێن بە ئەجندای کاری ئەمڕۆ بدەین بە ئامادەبوونی بەڕێز جەنابی وەزیر و ڕاوێژکاران لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان داوا لە پەروەردەکانەکەم نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی پلاندانەکان لە سەراسی پەروەردەکان کە چ سەرنج و تێبینیەکتان هەیە بۆ ئەوەی درێژەی پێ بدەین هەندێک هۆکار هەیە ڕەنگە پێویستی بە داخولکردنی وەزارەت هەبێت ئەمەش هەلێکی زێڕینە کە جەنابی وەزیری پەروەردە لێرەیە بۆ ئەوەی زیاتر بە وردی بڕۆینە سەر ئەو بابەتانە و ئەوەی بە ئێمە بکرێت بە وردەکاری زیاترەوە قسەی لەسەر بکەین. بۆیە من حەزەکەم دەرگای گفتوگۆ کراوە بێت لە ماوەی ئەو نیو سەعاتەی کە هەمانە بۆ ئەوەی بە تێر و تەسەلی لەسەر هۆکارەکان بدوین چونکە بۆ نمونە بۆمان دەرکەوت لە پێنجوێن لە شەقلاوە لە دووکان هۆکاری دابڕانی منداڵ زیاتر بۆ کارپێکردنی منداڵە کەواتە شێوازێک لە شێوازەکان ئێمە پێویستمان بە هەماهەنگی هەیە لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار چونکە هەر خۆی داتاکە پێمانەڵێت کوڕەکان لەوێ لە خوێندندا ئەبڕێن بەهۆی کارپێکردنی منداڵە عەمالەت ئەتفال کە لەو شوێنانە زیادی کردووە بەو هۆکارانە. بۆیە دەرگاکە کراوە ئەبێت و ئەگەر بەڕێزێک ئەگەر سەرنجێک تێبینیەک لەگەڵ ڕاوێژکاران بەڕێزان ئەگەر سەرنج و تێبینیەک پرسیارێک لەسەر کۆی گشتی پرۆسەکە هەیە فەرموون بەڕێزان. هەڵمەتی گەڕانەوە بۆ فێربوون یاخود هەڵمەتی گەڕانەوە بۆ خوێندن وا بنەوە بانگە ئێستا تقریبا بۆ فێربوونە بەڵام زۆربەی خەڵک درێن بۆ خوێندن. هەڵمەتێکە کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە دەستی پێ کرد بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوەکان بەتایبەتی ڕێکخراوی یونیسێف لە سەرەتای کابینەی نوێم تاوەکو ئێستاکە نزیکەی 26,000 کەسر قوتابی گەڕاوەکەتەوە کە ژمارەکە جەنابی وەزیر تازە ڕایگەیاند و تەنها لەم ساڵ 12,330 قوتابی یاخود منداڵ توانراوە بگەڕێتەوە بەر ناوەندەکانی خوێندن و ئەمە جگە لەوەی کە منداڵەکان دەگەڕنەوە بەڵام منداڵ دەستنیشان دەکرێت شەرنی ئەوەی کە دەستنیشان کرا بگەڕێتەوە بۆ نمونە ساڵ زیاتر لە 30,000 قوتابی دەستنیشان کرا بەڵام 12,330 قوتابی گەڕاتەوە هۆکارەکانی دابڕانیش گیانە پێشتر هۆکارێک لە هۆکارەکان مەسەلەن قسەی لەسەر دەکرێت لە ناوەندەکانی لە ڕاگەاندەکان بازەوەی دەکرێت کە زۆربەی قوتابیەکان لەبەر هۆکاری دارایی قوتابخانە بەجێ دەڵێن بەڵام داتاکان وەنارێن داتاکان باسی شتی دیکە دەکەن داتاکان دەڵێن قوتابی هەیە وازی لە قوتابخانەیە لەبەر هاوڕێکی قوتابی وازی لە قوتابخانەیە لەبەر بولینگ کە پێی دەڵێن کەلەگایی
و قوتابی مثلا وازی لە قوتابخانە هێنا لە بۆ هۆکاری جیاجێک هۆکارەکان لە پلتفۆرمی باکتۆلەرین.com هەمووی دەستنیشان کراوە بە شێوەیەکی زانستی و تەنها لە ساڵی 2023 زیاتر لە 120 تیمی گەڕۆک کاری لەسەر ئەم پرۆسەیە کرد کە زۆربەی تیمەکان هەمووی ئەندامانی وەزارەتی پەروەردەی پێکات بوون لە مامۆستا و سەرپەرشتیار وەروە ڕێنماییکاری پەروەردەیی و بە هەمانجی لەگەڵ وەزارەتی پەروەردە و پەروەردەی گشتی و پەروەردەی قەزاکان وەروە ڕێکخراوەکانی شکاریان بە شێوەیەکی جدی لەسەر پرۆسەیە کرد زیاتر لە 120,000 تیم تواندرە کار لەسەر پرۆسەیە بکە و لە ساڵی داهاتوش بەنیازین ژمارە تیمەکانمان زیاتر بکەین وەروە پانتایەکی بەرفراوانتر بگرینەوە و لەم ساڵی خوێندن لە پلانماندا هەیە کە کار لەسەر ئەو قوتابیانە بکەین کە لە پێشتر دەست دەستنیشانمان کردوون و کە نەگەڕانەوە بەرخوێندن چونکە ناکرێمە واز لە قوتابیانە بین و تەنها دەستنیشانیاکەین نەگەڕێنەوە دەبی کاریان لەسەر بکەین وەروە لەم ساڵی خوێندن بەنیازین شتێکی زیاتر بکەین ئەوەی کە جیاب بکەین ئەویش ئەوەیە کە لەگەڵ وەزارەتەکان کار بکەین بۆ نمونە هەیە لەسەر لەبەر هۆکاری تەندروستی وازی لە خوێندنینە دەبی لەگەڵ وەزارەتی تەندروستی هەمانگ و هاوکار بین بۆی بتوانین ئەو هۆکارە تەندروستە چیە و چارەسەری بکەین و بۆی قوتابیکە بگەڕێتەوە هۆکاری دەرونیش هەیە کە بۆتە هۆکاری ئەوەی کە قوتابی یاخود منداڵ واز لە خوێندن بینێ و لەگەر وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی خۆشمان ڕێنماییکاری پەروەردەیمانە بەڵام ئەوان لە ئەستی کۆمەلگا ڕێنماییکاریان هەیە ڕێنماییکاری دەرونی دەتوانین هەمانجیان لەگەڵ بکەین و کارێن لەگەڵ بکەین و بتوانین ئەوانیش هاوکار و هەماهنگ بن لەو پرۆسەیە و بتوانین زۆرکی قوتابی بگەڕێنەوە.